ئەکادیمیناسێکی کوردی ڕۆژاوای کوردستانی دەبێژێک و ڕێوەبەریە سەر بە پێدەڤە لە ڕۆژاوای کوردستانی بەسەر نەکەتیە و تو ئاسوێن گەشببینیە لە هۆڵی نیننداک و ئەو ڕەوشە کوونها ڕۆژاوای کوردستانی تێدا دەرباز دەبێ وەرێ چارەسەرکردن. دکتۆر فەرید سعدون ئەکادیمیناسێ کورد لە سەرڕووپەلاخۆیە فێسبووکێ ژمارەیەک پۆست دەربارەی کارێ ڕێوەبەریە سەر بە پێدەڤە لە ڕۆژاوای کوردستانی بەڵاوکردنە و دەبێژێ پێدە بە تو ئاوایەکیژە ڕووی سیاسی و خزمەتگوزاریە بە بەسەر نەکەتیە. ئەکادیمیناسێ کورد دەبێژێ لە ڕۆژاوای کوردستانی گاندەلی و مەحسوبیەت و وەرگرتنە بەرتیلێ بە ئاوایەکی بەرچاو بە سەرپەرشتیا چەکدارên سەر بە پێدەڤە بەربەڵاو بوویە وەکە کەلتور لە جەم پێدە لێ هاتیە یا هەری جهێ داخەیە چەکدارên پێدە قوتێ ژیانە خەلکێ پێرە پار دەکێ. دەربارەی سیستەمی خوێندنێ و گاندەلی و پیلانên ژنەبرنا سیستەمê پەروەردە و خوێندنێ ئەکادیمیناسێ کورد دەبێژێک و ئەو کەسێن سەرپەرشتیا سلکێ پەروەردەی دەکەن نە ئەکادیمینە و ئەو کەسێن ئەکادیمینە ji کار هاتنە دوورخستن. دکتۆر فەرید سعدون پرسیارێ دەکێ گەلو ئەو کارینن لە جەم سەرپەرشتیارên پەروەردە و خوێندنێیان سەر بە پێدەڤە چنە دەبێژێ هەستیارترین وەزارەتên سەر بە پێدەڤەک و وەزارەتە پەروەردە و وەزارەتە خوێندنە بڵندە دەدەستێ ژمارەیەک کەس دەیەک و تو پەیوەندیاوان بە پەروەردەی و خوێندنێڤە نینە بەڵکو نە ئەکادیمیناسنژی. هەروەها ئەکادیمیناسێ کورد دەبێژێ کۆمینژی بەردەوام پەرەیان ji خەلکێ وەردەگرن و دەما پرسیار ژوان تێکردن دەبێژن شەڕە و شەهید هەنە عیبەت و پرسیار دکێ چمە هەزار لەیرە تێوەرگرتن. هەروەها دکتۆر فەرید سعدون دەبێژێ بەردەوام کۆمینên سەر بە پێدەڤە بەراوردیە نابەرەخۆ و کۆمینên وڵاتên ئەفریقیا و ڕێخستنە تەرۆریستیە داعشێ دەکەن وەرگرتنە پەرەیاندا.